مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سوزان ڕۆیی وەکو چۆن چێلێک سەربەرز دەکاتەوە و ئازادانە نەشونما دەکات، بەو ئاواییە هەستم بە بارسووکی و ئازادی کرد. جارێکی دی جلەکانی گالارم لەبەر کرد. لە کتێبخانەکەی ئەودا کەوتمە خوێندنەوە. هەوڵمدا بزانم بە چ شتێکی هەر نووسەرێک دڵبەندە، شیفتەی چ شتێکی هەر نووسەرێکە. ئەوەی ڕاستی بێ لەو فەسڵانەدا کە خوێندمنەوە هەستم دەکرد هەندێک خاڵی هاوبەشمان لە نێواندا هەیە. وام دەهاتە بەرخەیاڵ ئەو شوێنانەی ئەم پێیان دڵبەند بووە ڕێگوەکو ئەو گوڵانەی کشان دەیخەنە بینی لاپەڕی ئەو کتێبانەوە کە دەیخوێنەوە و ڕێگ بەو ئاواییە بەم لاپەڕانەوە نووساون و من بدەم هەڵدانەوەی لاپەڕەکانەوە کەشفی دەکەم. لەگەڵ هەر کەشفێکی تازەدا دڵمدا دەخورپا. هەر هەموو ڕابردووی ئەو پیاوە بە پاشماوە و دار و پەردووی شادیەکانیەوە خەریک بوو لە لای من کۆ دەبووە. بۆ ساتێک لێکچوونێکی چەواو لە نێوان من و ئەودا چێبوو. هەستم دەکرد غەزووی کردووم، دەستی بەسەربوونمدا گرتووە. بەدەم سەرگێژکەیەکی توندەوە هەستم کرد کە من ئەوم نەک خۆم و دەتوانم گرنگترین کار ئەنجام بدەم. پاشان هەردوو وێنەکە کە ئاوێتی یەکدی بووبوون بە شێوەیەک هەستی پێ نەکرێت لێکدی جیابوونەوە. ئیدی گەڕامەوە دۆخی خۆ و هەستکردن با خۆم بۆ شایەکی دەرونی ئەو تۆ لام دروست بوو کە خستم یەکگریان. گالار هاوڕێیەتی ژیانم دەکات، بەڵام ناوێ بەڕاستی لە ناو ژیانمدا ئاکنجی ببێت. بە دەورما دێت دەورم دەدات، بەڵام ناوێ بێتە کڵێشەمەوە و جێگای من بگرێتەوە. وا دیارە لە هەمان کاتدا خزمەتی پتر لە فەرمانڕەوایەک دەکات و ماڵ و بارگای سەرەکی لە جەیەکی دیکەیە و من بە وێزگە و ماڵی کاتی خۆی دەزانێ. کارەکە بە شێوەیەکی ناڕێک دەڕوات و من چاوەڕوانی ئەو ڕۆژەم کە ئەو بە یەکجارێکی لە جستەی مندا جێگیر ببێ و بەحەوێتەوە، یانی بێتە پێستی منەوە و جگە لە کارەکەی من بەلای هیچ کارێکی دیکەوە نەچێت، واتە خۆی بە یەکجارێکی بۆ من تەرخام بکات. هەنگی ئەو کتێبەی کە هەنووکە با پچڕی داوای لێ دەکەم و بە شەڕلی وەردەگرم، با پەلە و باکەڕەتێ دەینووسم. من هەموو شوێن و پێیا کۆنەکانی هەڵدەگرم، سەر بەو شوێنانەدا دەکەم کە لە کینەی تاپۆی ئەو هەڵوەستەیەکی تیا کرد بێ یان پێدا ڕەت بوو بێ. هەوڵ دەدەم ئەو لا خانە و ڕەفەی ئەو دوکانی کتێبفرۆشی کە خۆشی دەویست لە بەردەم قوتابخانەکەیدا، لە بەردەم خەستەخانەکە یان لە بەردەم ئەو شوقەیەدا کە لەگەڵ سوزاندا تیای دەژیا بۆ دۆزمەوە و لا پەناگەکەی دەربێنم. هەموو ئەو شەقامانە دەگەڕێم کە ئەو پێیاندا ڕەت بووە، هەموو وێزگەکانی ڕابردووی ئەو بەسەر دەکەمەوە. بە گوێرەی توانە و ئەوەندەی دەست بە بەڕێوە بچێ، بیرەوەریەکانی ئەو وەکو خۆی کۆ دەکەمەوە و هەندێک جار ڕێک دەچما کڵەشەی ئەوە دەبم بە هەفزاد و کۆپی دووەمی ئەو لا پڕبۆم دەردەکەوێت ڕێک لەو شوێنەدا کە من وەستاوم هەناسە دەدات. جستەی من و ڕۆحی ئەو تەواو یەکانگیر بوون، پڕشنگێکی ئەفسوناوی بەرچاوم ڕووناک دەکاتەوە. هۆشیاری و زیرەکی و توانە و ئیرادەیەکی سیر لە خۆما بەدی دەکەم. لە پڕ ئەم شانس و یەغباڵە بێوێنەیە بە دەوری تەوەرێکدا دەسوڕێتەوە و خۆم لەگەڵ زەین و مێشکمدا بە تەنیا دەبینمەوە. شتێکی سیر و نەئاساییە مرۆڤ لە بەرخاتری کەسێکی دیکە و بۆ قازانجی کەسێکی دی دەستبەرداری خۆی بێ و چاوپۆشی لە خۆی بکات. من گرێو دەکەم کە خەڵکانێکی زۆر کەم دەگمەن هەن کە ئەویان تاقی کردبێتەوە بچنە کڵەشەی کەسێکەوە کە نەخزمیان بێ و نابیرەوەریان لەگەڵیدا هەبوو بێ و بیانەوێ دەوری ئەو ببێن و ببن بە ئەو لە ناخی خۆیاندا پەیکەرێکی ئەو دابنێن. لە دەفتەرچەیەکی کۆندا کە هی دەورانی مەکتەب بوو ئەدرسەی ئەو ماڵم دۆزیەوە کە گالار کاتی خۆی لەگەڵ باب و دایکیدا لەوێندەر ئاکنجی دەبێت. ئەمڕۆ چوون بۆ سەردانی ئەوێندەر. خانوەکە کەوتبووە سیلەی شەقامێکی بچووک و بێدەنگی دەڤەری نوێلی بەبووی سپی و کەسک بۆ یەکرابوو. چەرداغ بەسەر پەنجەرەکانیەوە هەبوو، پەردەی گوڵداری چۆڕی بە پەنجەرەکانەوە بوو، هەچاوی دڵگیر تشک دەخاتە بەر پێیەکانم. من پشتم داوە بە دیواری ماڵەکەی بەرامبەرەوە، هەر بەو دەقا کە وەستاوم خۆم داوەتە دەم خەیاڵ و هزرەکانمەوە. گالارم بینی باوەشی کتێبی لە بن باخەڵی دانابوو، لە ماڵ هاتە دەرەوە. کاتێک کە لە قوتابخانە گەڕایەوە لەبەر دەرگای ماڵەوە کەوتینە گفتوگۆ.
خۆم لەوەدا بینیەوە لە پاڵ جۆگای قەراق شۆستەکەدا کەوتینە هەڵماتێن. هەموو ئەو ڕووداوانە بەڕادەیەک لە منەوە نزیک بوون کە لە ئێستادا هەستم با دەست و لاقی خۆم نەدەکرد بێ ئەوەی بەخۆم بزانم ئەو ماڵە بوو بە ماڵی من. سەدان جار لە زەنگی دەرگای ئەو خانووەمدا بوو، دەیان جار هەر بۆ خۆشی و سەرگەرمی لە قەمبە و قاڵدرمە داڕوخاوەنەدا کێشا بوو. هەژگو و پژاڵی ئەو پەرژینەم لادا بوو، ناوی خۆمم لەسەر قەدی درەختەکانی باخەکەی هەڵکۆڵی بوو. بەڵام ژوورەکانی ئەم ماڵە چۆن بوو؟ پێویست بوو ژوورەکان ببینم تا ببن بەهی من. لە کاتێکدا کە ئەو شتم لە دڵی خۆمدا دەوتەوە لە پڕوەکو ئەوەی خەون ببدێنم، سیرم کرد دەرگاکە کرایە و لە درزی تاریکی دەرگاکەوە ژن و پیاوێک لەسەر داوای من بە دیار کەوتن. من کە دایک و باوکی گالارم کاتی خۆی لەبەر مەحاجەرە ناقۆڵاکەی قوتابخانەکەدا دیت بوو کە چاوەڕوانی کوڕەکەیان دەکرد ناسیوە. هەردووکیان پیر قژیان سپی بوو. مات و خەمبار بوون. بابوو داکی گالار بۆ ساتێک خەیاڵ بردمیەوە. وام دەزانی خەونێکی ترسناک دەبینم. لەوە هەمێکی سیردا بووم. نا ئەو پیاوەکەیە دەستکێشە زەردەکانی لە دەستە ڕەقە ئارەق کردوەکانی دەردەکەنێ. ژنەکەش سەرپۆشێکی وەنەوشەیی بەسەر سەر و دەم و چاوە چرچ و لۆچ و پڕبۆدرەکەی دادەدات. ئیدی هیچ جێگای گومان نەبوو کە دایک و باوکی لێرە بوون. ئەو جوتەی کە ئەویان هێنا بووە دنیا و دابوویانە دەمڕۆتی ژیانەوە، ئەو جوتەی هەموو شتێکیان دەربارەی دەزانی، ئەو جوتەی کە ئەو بەلایەنەوە نەمرد بوو، مردنی ئەویان بە ئەفسانە دەزانی، ئەو جوتەی کە ڕەزامەندیانم بەلاوە پێویست و زەروری بوو تا بتوانم ببمە گالار و بە گالاری بمێنمەوە. ئەی جوتە نیگابانە بێبەزەیەکەی بیرەوەری، ئەی ئەوانەی کە کەونە خەونان کاوێژ دەکەنەوە. من بەو پەڕی سەرسامی و حیرە چاودێری ئێوە دەکەم. چاوەڕوان بووم لە دنیای گونگ و تاریک و نادیاری ئێوە وەربگیرم. لە گەمەکەتاندا بەشدار بم و پێی بە ڕاز و ڕەمزی ئێوە بەرم. بە ئومێد بووم کە پەرجوویەک، نازانم چتۆ پەرجوویەک ڕووبدات لە ناکاوە من بکات بە کوڕی ئێوە. خێرا لە خەیاڵی خۆدا وامێنا کرد چەند سیر دەبێ کە ئەگەر ئەو پیرەمێرد و پیرەژنا بە ئامادەبوونی من بزانن لا قاڵدرمەکانەوە بە لاقا ڕەقەڵەکانیانەوە بێنە خوارەوە، باوەشم بۆ بکەنەوە بە یەک دەنگ هاوار بکەن. جۆرج ڕێگلم ساتەدا هەستم بە ساردی ماچەکانیان لەسەر گۆنام کرد. ترس و شادی سنگیان هەڵدەدڕیم. دەستێکم بەسەر ڕوخساری چاوەگازی خۆمدا هێنا. بابووداکی گالار هێشتا بەرامبەر بە من جلەکانیان ڕێک دەخست. ئایا بیریان لا خەم و پەژارە گورچک بڕەکەیان دەکردەوە یان ئەم نەکبەتی و کارەساتیان دامرکابوو و بڕابووە؟ کەزانیم تەماشام دەکەن لا کانگای دڵەوە تووشی شۆک بووم. چاوم هەڵبڕی، نیگامان لێکدی هەڵەنگوت. ئایا ئەوان منیان مێردی دووەمی سوزان، ئەو نووسەری بە بۆنەی بڵاوکردنەوەی ڕۆمانی غەزەبەوە سەدان وێنەی بڵاو بووبەوە هەڤڕکی بەختیاری ڕۆح و چاپۆی کوڕەکەی خۆیان ناسیەوە؟ پاشان ڕوخساری پیر و نەکبەتیان وشک بوو، نیگایان بوو بە بەرد و دەرگاکە وەکو زلەیەک بەڕووما درا و داخرا. بەو جۆرە دەرکرام قبول نەکرام. تڕۆکرام و ئابڕوم چوو. خەموو پژارەیەکی گۆنکدایە لاقم و سستی کردم. پاشان خۆم لە ماڵەوە بینیەوە بێ ئەوەی بزانم چۆن ئەو ڕێگایم بڕی بوو کە گەیاندبوومیە ماڵەوە.